نەک نوێژەکەی ئەوەندە بێت تو هەر دوو ڕکات شەو نوێژی احتیادی ئەکەی وەکو هەر چۆن شەو نوێژێکی تر ئەکەیت ئاوە ئەمیش دوو ڕکات دەست نوێژێکی ڕێک و پێگەگری دوایەوە دوو ڕکات شەو نوێژەکەیت اینجا دوایەوە ئەم دوعایە ئەخوێنیت کە دوعاکە تەواو بوو چەند جار ئیلەی دوعاکە 100 دانە جارێ بگلەیت دوای ئەوەی کە 100 جارەکەت وت اینجا یەک جار داواکاریەکەی خۆت بڵێ ئیتر جارێکی تر ئەم دوعایە مەکەرەوە بۆ ئەم مەوزوعات وتم مامۆسا ئەی ئاخر ئەگەر قبول نەبوو وتی قبول ئەبێت لەو یەقینە آخر مامۆسا ئەم یەقینەت لە کوێوە هێناوە وتی لە ئیمام زەین العابدین خۆیەوە من بڕوان پێیتی وتم خۆشی هەر وایە وتی ئارە وەڵا خۆشی وتوێتی ئەگەر دوعاکە بەم شێوەیە کردت یعنی شەو هەستایت دوو ڕکات شەو نوێژە کرد دەست نوێژێکی ڕێکپێکت کرد دوو ڕکات شەو نوێژت کرد دوایەوە 100 جار ئەم دوعایەت خوێن اینجا داواکاریەکەی خۆت بە ئەو پەڕی ملکەچیەوە لە خوای گەورە کرد دوایەوە ئەگەر خوای گەورە بۆی جێبەجێ نەکردی یەک تف بکەرە ناوچاوی من نەفرین لە من بکە جا ئەگەر ئەم شەوە شەوی قەدر و شەوی 27 ڕەمەزانیش بچی ئەوە ئیتر هەر زۆر مهمە ئەمە زۆر مهمە اینجا من حەز دەکەم پێش ئەمە یەک دووشتان عەرزکەم وەکو بەسەرهات وەکو ڕاستەقینی وەکو واقع کە من لە ژیانی خۆمە بینیومە خزمێکمان هەبوو گیرا بوو لە شەڕی ئێران عێراقا باشە لە سجنی ئێرانە بوو وەکو عسکەر سجنەکە چەند کەسی تیا بوو زۆر مدەیەکی زۆری لەوێ مایەوە نزیکەی 7 ساڵ بوو یا 8 ساڵ من کاتێکە ئەمەم بڵاو کردەوە ئەو خۆیان بەسەرهاتی بۆ گێڕامەوە باشە وتی من لەوێ لەو سجنە 7-8 ساڵ لەوێ بووم کەس لێ نەئەپرسینەوە شەوێکیان لە خەومە ئیمام زەین العابدین خۆی هات بۆ لە خەوەکە ئەم دوعایی فێر کردم کە ئێستا تۆ بڵاوت کردوێتەوە وەڵی مامۆستا شەماڵ بۆی هێناوم طبعا خەڵک هەبوون لە کۆمنتەکانیان نووسی بوویان ئەم دوعای ئیمام زەین العابدین نییە خوا ئاگەی لێ ئەو خزمەمان خۆی وتی من ئیمام زەین العابدین خۆی بۆی هێنام ڕێک ئامەش بوو کە ئێستا تۆ بڵاوت کردو کە لە مامۆستا شەماڵ دووەرگرتووە هەر بەم نەسەش فێری کردم وتی کە هەستایتەوە ئێستا تۆ لە خەوایت کە هەستایتەوە دەست نوێژێ بگرە دوو ڕکات شەو نوێژ بکە دوایەوە ئەم دوعایە بکە 100 جار اینجا داوایەوە بکە خوای گەورە ئازاد دکە بزانە خوای گەورە ئازاد دکە یان نە ئەڵێ هەڵسام هەموو گیانم نیشت بۆ ئارەق دەست نوێژم کرد دوو ڕکات شەو نوێژم کرد و دوعاکەم 100 جار خوێن دوایەوە داوای ئازادیم کرد لە سجنەی ئێرانە خوا ئاگای لێ هەمووی هەفتەیەکی پێ نەچوو بڕیاری ئازادبوونی من بەتەنها لەو هەموو سجنەکە هەمومان عسکەر بووین گیرا بووین لە شەڕی ئێرانەکە ئازاد کرام بەس ئەوە نیە یەک دوو ڕۆژی پێچێ کتابونە کتاب حکوومەکەی ئەڵێ لەو کاتە هەموو هینەکان لە دەورم کۆبوونەوە سجنەکانی دوو وتیان بەچی کاک جەزا تۆ بەچی ناوی جەزا بوو دی بەچی کاک جەزا تۆ ئەم ئازادیت بەدەستێنە وتم بە دوعای ئیمام زەین العابدین تی ئیمامی معسووم ئاخر طبعا ئێرانیەکان پێڵێن ئیمامی معسووم تی ئیمامی معسووم ئەمەی پێوتووی وتم باڵێ من ئەو ئیمام زەین العابدین پێوتوم آخر هەندێکن وا ئەزان ئەمە ئیمامی شیعەیە ڕاستە لەلای ئەو ئیمامانە شیعە و سوننە نییە هەمومان هەر شوێن کەوتوی پێغەمبەرین صلی الله علیه وسلم ئەوە ڕاوتێکی دیاری کراوە ئەیکە بەهی خۆی ئەمە مەوزوعێکی ترە ئەسڵی بابەتەکە ئەمەیە ئەمە یەک دوو من و خێزانم کۆمەڵی قەرزی زۆرمان لەسەر کەوت بوو باشە خوا ئاگەی لێ نەمەبەستم کەرامەتە نەمەبەستم هیچ شتێک نییە و ئای ئێستاش ئەمە هاتە خەیاڵم باشە بە هەمان شێو بە چەند کەسێکماندا ئەمە من ئستنساخم کرد نزیکەی 200 نوسخەم لە شەوێکی قەدرە لە مزگەوتی حەمەی حاج ڕەشید دانیشتوین باسم کرد باشە هەر مامۆستا شەماڵ و کاتەش مابوو باسم کرد ئەتە هەر خەڵک بۆ هات بۆ لە وەڵا هینم هەبوو لە ماڵەوە ئستنساخ ڕێک 200 دانم ئستنساخ هێنان بۆ مزگەوت لەوێ تەوزیعمان بەسەر خەڵکە سبحان الله هەر کەسێک بردی بۆ هەر مەوزوعی خوێندی دوای خەبەری لێ گەڕاموتی الحەمدولله ئیشەکە کراوە سەرکەوتوو بووین الحەمدولله خوای گەورە قبوڵی کرد لە خوا بەزیابە خوای گەورە ڕەحمی پێ کردن ئیشەکە کرا وەڵا دوای من دەیە خێزانم وتی ئەرێ داماوە ئێوە خۆمان قەرزارین خۆمان وەزعمان باش نییە خۆمان خانومان نییە خۆمان یعنی کۆمەڵێشتی وت بۆچی جوهدێک ناکەی بۆ خۆشمان آخر بۆچی بووی بە کابرای ڕازیانە فرۆژ فریاد ڕاستی ئەوان و ئەوانە بۆ خۆمان هیچ ئێوە وەردانیشە با خۆشمان بیخوێنین وتم یارمەتی مەدەیت ئەترسم شەو خەوم بێت چونکە 100 جار زۆرە سینی خۆی ئەوێ وتی ئەرە وەڵا پێکەوەی خوێن بەس وتی خۆت زەنینەکە عەرەبیە من نایزانم بیخوێنمەوە تۆ خۆت بیخوێنە من ئامینەکەم وتم باشە وەڵا خوێنمان خوا ئاگای لێ
ساڵی نەگەڕایەوە سەر لەخوا بەزیابێ چوینە ماڵی خۆمان لەخوا بەزیابێ قەرزمان لەسەر نەما یعنی ئیتر بەرەکەتەکە چۆن بوو چۆن هات نازانی یعنی سبحان الله ئەم حاڵەتە ئەبەم شێوەیە من کە لە مامۆستا شەماڵ وەرگە هەر خۆشی بۆی تەرجەمەکردم کەلیمە کەلیمە تاوەکو بە تەواوەتی تی بگەم و دوای ئەوە ئێتر منیش بڵاوم کردەوە ئیزنم ئەدەن بیخوێنمەوە نەک هەر ئیزنی هەیە صاحب ماڵی و دڵنیام پێشمان خۆشە و بەس بە عەرەبیەکی خوێنیتەوە یان ئەو تەرجمەی باست کرد هەردووکی خوێنمەوە با بینەرانیشمان لێ سوودمەند بن ئیتر ئینشاڵڵا خوای گەورە بە ڕێزی شت سەبەبکارێک بی بۆی بینەرە عەزیزەکانیشمان بتوان لەم شەوانە پیرۆزەیە و ئینشاڵڵا بەم مرادا برادانەی خوای گەورە ئینشاڵڵا دەروی خێران لێ بکاتەوە ئینشاءڵڵا. طبعا پاشەوەی کە دەستنوێژێکمان کرد دوو ڕەکات شەو نوێژمان کرد دوایەوە دەست هەڵەبڕین و ئەم دوعایەکەین. بسم الله الرحمن الرحيم اللهم صل على محمد وآل محمد إلهي كيف أدعوك وأنا وكيف أقطع رجائي منك وأنت أنت إلهي إذا لم أسألك فتعطني فمن ذا الذي أسأله فيعطيني إلهي إذا لم أدعك فتستجيب لي فمن ذا الذي أدعوه فيستجيب لي إلهي إذا لم أتضرع إليك فترحمني فمن ذا الذي أتضرع إليه فيرحمني إلهي فكما فلقت البحر لموسى عليه السلام ونجيته أسألك أن تصلي على محمد وآل محمد وأن تنجيني مما أنا فيه وتفرج عني فرجا عاجلا غير آجل بفضلك ورحمتك يا أرحم الراحمين. واتا بنابي خوي بخشندي مهربان خوايا درود و سلام بنيره بو سر محمد و بنماڵە و شوێن کەوتوانی محمد صلى الله عليه وسلم. خوايا چۆن ڕووی دوعاکردنم هەبێت کە منم ئەی چۆن بێهیوا بم لە بەزەییت کە تۆی خوایە ئەگەر لای تۆ دوعانەکەم پێم ببەخشی ئەی لە کێ داوا بکەم تا پێم ببەخشی خوایە ئەگەر داوا لە تۆ نەکەم وەڵامم بیتەوە ئەی داوا لە کێ بکەم وەڵامم بداتەوە خوایە ئەگەر داواکانم لای تۆ بەجێ نەیەت ئەی لە لای کێ بەجێ بێت خوایە ئەی ئەو زاتەی کە دەریات بۆ موسا شەق کرد و ڕزگارت کرد لە نگرۆ بوون سەڵەوات بنێرە بۆ محەممەد و ئالی محەممەد و ئێمە ڕزگار بکە لەوەی پێوەی ئەناڵێنین و دەرگای ڕزگاریمان بۆ واڵا بکە بە خێرایی و بە بێ دواخستن بە فەزڵ و ڕەحمی خۆت ئەی میهرەبانترینی میهرەبانە ئامین یا ئەرحەم الراحیمین. ربي دەستخۆش مامۆستاگیان هەر سەبارەت بە دوعا ینی هەمیشە بەردەوام وابوو لە لای زانایان و نازانم زانیاریم نییە کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لەو بارەیەوە چی ئەڵێت چی ئەفەرمێت یەقین هەبێت لە دوعایا گومانی تێدا نییە جێبەجێ ئەبێت ینی یەقینی هەبێت تۆ بڕوات بەوە هەبێت کە خوای باڵادەست ئەم دوعانە و قبوڵەکە ینی یار وا بیر بکەیتەوە کە قبوڵ بووە. ئەمە چۆن تەفسیرەکەی بەڕێستە؟ بەڕاستی زانایان ئەفەرمون هیچ دوعایەک نییە قبوڵ نەبێت. خوای گەورە ئەفەرمێ ئەستەجیب وانە ئەدعونی فەئەستەجیب لەکم داوام لێ بکەن من وەڵامتان ئەدەمەوە چونکە مەزدەرەکەی جوابە. جواب چۆنە؟ زانایان ئەفەرمون سێ جۆرە. یەکەمیان ئەوەیە ڕێک تۆ داوای چیەکەی بۆ نمونە ئێستا ئەم دوعایی کە ئێستا کردمان بۆ ئەوەی ئەەکەی مەسەلەن قەرزێکت لەسەرە ئەڵێ خوای گەورم قەرزەم لە کۆڵ بکەرەوە ڕێک خوای گەورە قەرزەکە لە کۆڵەکاتەوە یەکێک ئەسبابێک لە ئەسبابەکانی خۆی ئەنێرێ خێرخوازێکە ئیشیەکە بەرنامەیەکە کارێکە شتێکت بۆ دروستەکە ئێتر خۆی بێوێ شتێکت بۆ بکە ئەکرێت بەخوا بە شەیتانیشی بسپێرێ ناتوانێ بڵێ نا وانە هەروەکو چۆن ئافرەتێک شەوێک دوعای ئەوە کە خوای گەورە هەندێک قەرز و قۆڵە هەندێک داماویشتی هەیە بۆی حەلکە داواکە مسلمانێکە چێ بۆ لای پەخشی مباشر تەلەڤیزۆن نقلیەکە کابرایەکی شەیتان مەزهەب سەیریەکە ئەڵێ وەڵام من ئەڕۆم ئەو هینی بوو ئەپەم
و پێشی ئەڵێم من شەیتانم بۆی بزانێت کە خوا ئیشەکەی بۆ نەکردو من بۆم کردو ئەڕوا تەقەیە لە دەرگا ئەو بڕاپارەی کە ژنەکە لە پەخشە مباشرەکە باسی کردو بۆ ئێوە یەک بنەگونیەش خواردن و پێداویستی و شتی بۆ ئەوە تەقەیە لە دەرگا ئافرەتەیە دەرگای بۆ کاتەوە ئەڵێ تۆ ئەو ئافرەتەی لە پەخشی مباشرە فڵانشتە دوود ئەوژەڵێ بەڵێ ئەڵێ دە من ئەوە مەبلەغە پارەکەم بۆ هێناوی و ئەو خواردنەشم پێداویستیانشم بۆ هێنە بۆ خۆت و ماڵ مناڵەکە ئەڵێ دەست خۆش بێت و خوا خێر بنووسێ ئەڵێ من بۆ ئەوم نهێناوە من شەیتانم ئەڵێ ئاخر هەر خوای گەورە نردوویتی چونکە من داوام لە خوا کردووە شەیتانیش بیت مادام خوا بفەرمێ بڕۆ بۆی بە ناتوانانی بۆم نهێنی ئەم ئیمانە زۆر مهمە یەقینی ئاواتە بێ خوای گەورە ڕێگەوت بۆ کە خۆ دەتەوێت ئەمە یەک دوو خوای گەورە ئەمەت بۆ ناکە لەو باشترت بۆکە چونکە ئێمە بەڕاستی زۆر جار تەنها ئەوە ئەبینین کە چاوی خۆمانە ئیبینین تەنها ئەتوانین بیر لەوە بکەینەوە کە لێکدانەوەی خۆمان بەپێی جەوارحەکانمان بەپێی چاو و بینین و بیستن و ئەم شتانەمان دەرکی یەکەین لەوە زیاتر ئەچێتە بابی وەما ئەدراکەوە و ئێمە لە زۆر شتا وەما ئەدراکە شمولمانەکە نابێ خۆمان بنادین بڵێ وەڵا شمولمان بەخوا شمولمانەکە والله بەو شێوەیە کە خوای گەورە خۆی هەیە هێشتا ئێمە نەمان ناسیوە ئاگینا ئەو هەموو گوناهەمان ناکرد ئەو هەموو سەرپێشیەمان ناکرد ئەو خوای گەورە ئاوا وەسفیە و شەیتانەمان بۆکە لەو قورئانە کەچی ئێمە ئەڕۆین ئەیکەین بە براگەوری خۆمان لە زۆر شتا پرس بەوەکەین لە زۆر شتا بەگوێیەوەکەین بەگوێ ئەو خوای گەورە میهرەبانە ناکەین باشە ئەگەر ئەم خەڵکی میلەتی کوردەی خۆمان بەگوێ ئەو خوا میهرەبانەیان بکردایە ئێستا ئەمە ژیانمان بوو دوای 30 ساڵ ئەمە وەزعمان بوو ئەمە حاڵمان بوو نا ئێمە لە ڕاستیدا بەشێکی زۆری ئیدعاکەین خوا ئەناسین ئیدعاکەین شوێن کەوتووی بەرنامەی پێغەمبەرین صلی الله علیه وسلم بەڕاستی و لە دڵەوە پێویستم ڕاجع بکەین بگەڕێنەوە زۆر باش بیتین ئەگەر ئەوە بکەین ئەم بەشی دووەمەشمان هەیە لەوەی باشتر کە داوان کردو خوای گەورەمان داتی بەشی سێهەمی زانایان ئەفەرمون چییە ئەوەی داوات کردو بۆت ناکە لەوە باشتریشت بۆ ناکە لە دنیا بۆت هەڵ ئەگرێ بۆ قیامەت پاداشتێکت ئەداتەوە سەرت سڕ ئەمێنی لی ئەسڵەن زانایان ئەفەرمون ئەگاتە ئاستێک ئەو پاداشتێکە لە قیامەتە بۆ ئەو دوعایە ئەداتێ کە ئەڵێ خۆزگە هیچ دوعایەکەم لە ژیانمە قبول نەبووایە هەمووی بووایە بە پاداش لە قیامەت واتەمە وەڵامە بۆ ئەو ئازیزانەی کە زۆر جار ئەبیستین ئەڵێن لە زۆر کاتی گونجا و دوای نوێژ شەوانی درەنگ شەوانی لێلەت قەدر دوعامان کردو داوایەکمان لە خوای گەورە کردووە لە شتێکمان داوا کردو بەڵام چۆن جێبەجێ نەبووە ئەکرێ بڵین ئێمە زۆر جار شتی هەڵە بۆ خۆمان ئەخوازین ئەپارڕینەوە لە خوای گەورە شتێکمان بووەکە ینی بێخەبەر لە خۆمان ئەگەر بێ و ئەم دوعاە گیرا ببێ ڕەنگە خێری تێدا نەبێ بۆمان زۆر جەمان وەسا شەیتانیش وەسوەسە دروستەکە لەم لە بکەین و بینەیە زۆر ڕاستە ئەڵێن جارێکیان لەسەر ئەم فەرمایشتەی بەڕێستان خواناسێک کە لەگەڵ خۆ زۆر سوڵحاو بووە بە موسڵمانێک ئەڵێ هەوڵ بدە ئیشی چاک بکەی باش بکەی ئاوا بکەی ئاوا بکەی والحاصل کۆمەڵی تەوسیەتی زۆر باشیەکە دوان بن دوو مسلمان بن پیان لێ وا بکە ئەمیان زۆر ساڵح نابێت باشە وەک باسی ئەمەشیان بۆ کە لە نەتیجە خێر دێتە ڕێتان ئەگەر بەگوێ ئامۆژگاریەکەن بکە ئەم شتانە والحاصل دوایەوە ئەمان ئەڕۆن بۆ ئێوارە دێنەوە بۆ لای یەکەمیان کە بۆ خوا سوڵحاوە باشەکەیە مسلمانەکە لێ پرسێت زاناکە لێ پرسێت ئەڵێ چیت کردم بۆ ئەڵێ وەڵا قوربان بەگوێری ئامۆژگاریەکانی جەنابەت من ئەمڕۆ ڕۆشتم بۆ مزگەوت جومعە بوو نوێژی جومعەم بە جەماعەت کردووە دوایەوە دوعام کردووە دوایەوە زیکرم کردووە ئەو شتانە کە باش بووە تۆ پێ دوتم من هەمیم کردووە باشە ئەڵێ نەتیجە چی بۆ ئەڵێ کەوتمە چاڵێکە و تقریبان قاچیشم عەزیەتێکی زۆریش پێگەیشت و هیچ ئیسفادەیەکیش نەکرد کە بیبینم بە دووەمیان ئەڵێ چی ئەڵێ ئەی تۆ چی ئەڵێ وەڵا قوربان من نەڕۆشتم بۆ جومعە نەوەڵا نەخۆم شۆرت نە دەستنوێژم کرد نە نوێژم کرد نە عیبادەتم کرد نە هیچ ئەڵێ ئەی چی نەتیجە چییە بە مەبلەغی ئێستای بیڵین ئەڵێ 10,000 دۆزیەوە بە زمانی ئێستای بیڵین بەس بۆ یەو کاتە سکەیە گەڵێ شتێک ئەڵێ ئەوم دۆزیەوە لە ڕێگاکە نەڕۆشتم بۆ بازار ئەوم دۆزیەوە مسلمانەکەی تر کە بەگوێی ئەمی کردووە ئەڵێ ئیشە باشەکانم کردووە کەچی ئەوە نەتیجەکەم بۆ ئەڵێ مامۆستا من لەمە تێ ناگەم بەڕاست زۆر جارم حاڵەتە بۆ من ڕوەتا من بە حسابی خۆم باشەکەم چاکەکەم کەچی باش نایەتە ڕێم کەچی ئەویش فەرموو بەگوێی هیچی نەکرد نە بەگوێی خوای کردە نە بەگوێی پێغەمبەری کرد نە بەگوێی تۆی کردووە کە ئامۆژگاریکردن کەچی نەتیجە 10,000 دەستکەوتووە تەمەن 10,000 ناڵێ مەبلەغەکەی ئەو کاتەی ئەوان ئەڵێ
ئەمیش لە فەزلی خواوە پێشتر بەخەو بووە بە ئیلهام بووە بە چی بووە ئەمەی پێوتراوە بۆ ئەم دوو مسلمانە. طبعا ئەمە هەندێک جارە چێتە بابەتی هینەوە مەکانەتی ئەو مرۆڤە لە لای خوا. ئەم مرۆڤە بۆ خوا سڵحاو بووە زاناکە نهێنی ئەمە ئەزانی ئەڵێ دەمن ئێستا شەرحیتان بۆ بکەم ئەمە چۆن بووە ئاڵێن چۆن بە مسلمانە خواناسەکە ئەڵێ چی ئەڵێ تۆ لە ئەسڵا ئەمڕۆ مقدەرێکی زۆر خراپ لە ڕێگەتا بووە کە تووشت ببێت بەڵام بەهۆی ئەو خۆشۆردن و دەست نوێژگرتن و ئەم عیبادەتکردنەی ئەمڕۆتەوە ڕۆشتن بۆ نوێژی جومعە و ذکر و تەهلیلەوە ئەمانەوە ئەم دوعانەی کە کردوتە بوونەتە هۆکاری گۆڕینی ئەو قەدەرە خواییە لەو حاڵەتە ساریمەوە تەنها بۆ ئەوەی بکەویتە ناو چاڵێکە و یەک تۆز قاچە بڕوشێت. باشە کە ئەمە لە ڕاستیدا قبول بوونە ئەگەر وانە بواە یعنی مەگەر خوا خۆی بزانێت تووشی چ بەڵایەکە بکەیت. بۆ کابرای بێگوێکەش بەویش ئەڵێ چی ئەڵێ ئەگەر ئەوەی ئەم مسلمانە کردوێتی ئەم ملتەزیمە کردوێت تۆ ئەمڕۆ ئەوەت بکردایە لە بری 10,000 یەک دەفتەرت بۆ ئاهات چونکە لە ئیقدارە خواییەکە وانووسرا بوو ئەگەر تۆ ئەمڕۆ ملکەچی و تەزەڕوعت هەبێ بۆ خوا بەڕاستی بەندەیەکی ساڵحی بۆ خوا سڵحاو بوویتایە خوای گەورە هەدیەی بۆ دانابوو قازانجەکەت یەک بەدە بوو تۆ هیچیانت نەکرد ئەمە تەنها وەکو بڵێ هەوایەکی ئەو بەرەکەتە بووە پێت گەیشتووە. باشە دەی ئەم حەقیقەتە لەکوێ بۆ ئێمە هەر کامێک کە تووشی ئەو حاڵەتە بین کە جەنابتانە فەرموون دوعاکەین و بۆ منە قبول نابێت لەکوێ بەندەیەکی ساڵحی ئەوە بدۆزینەوە ئەسرارەکانمان بزانێت بچین بۆ لای تا بزانین بالفعل قرار بوو ئێمە تووشی چ بەڵایەک بین بەڵاکە توش نەبووین الحەمدولله. ئەی خوانیە تۆ جاری وا هەیە بەڕاستی ئێستا حالێ لە سەردەمێکاژین هەر بەڵا ئەبارێ ئەوەندە وەزعەکە هینە ژیانەکە ئاوایە لەبەر ئەوە ئەگەر خوای گەورە لە کۆمەڵێ بەڵاش لاماندا دوعاکەمان بەو نەمەتە قبولکە وانە هەر سوپاس گوزار بین چونکە هەر خۆشی ئەفەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئینشاء الله. پاوسەر بە سەبارەت بەو وەزوەسەیە ینی کە پێشتر ئاماژەم پێکرد بە کورتی ینی زۆر جار دوعاکەین هەموو بەندێک لەوانەیە تووشیمە بووبێ لە دڵ تا شتێک دروستە بێ خۆ قبول نابێت دوعا بووەکە ینی دوعاکانی پێشتر قبول نەبووە ئەمەشە قبول نابێت زۆر جار ئەم وەزوەسەیەمان بۆ دروستە بێ ئەبێت چی بکەین لەم حاڵەتەیە کاتێک کە دوعاکەین دوور بکەینەوە لەمە باشترین ڕێگایەک چییە کاتێک ئێمە دوعاکەین زۆرێک لە زانایان ئەفەرمن لە پێشەکی دوعاە باشترە فەزڵ و گەورەی خۆی باڵادەست بخەیتە ڕوو یا زۆر جار گوناه و تاوانەکانی خۆت بخەیتەوە ڕوو بڵی خۆی باڵادەست من دان ئەنێم بم گوناه و تاوانانەما بەڵام دانی ژەنێ بە ڕەحم و بەزەیی تۆیە. بەڵێ ئوسلوبی دوعاکردن وەکەوەی کە جەناب دەفەرمووین زۆر ڕاستە بەو شێوەیە لەم لاشەوە بەڵاو خەڵکی ئینکار و خەڵکی خراپەکار هەن کە ئەیانەوێت تۆ ئەو شتە نەکەیت. من لەم بینە کتێبێکم خوێندەوە باسی ئەوەیە کرد مرۆڤ ئەگەر بێوێ خێرێ بکە هەر خێرێکی بەسیط وای دابنێ تۆ دەوێت 5,000 لەم ڕەمەزانە بکەی بەخێر باشە ئەڵێ 60 شەیتان ڕوبەڕووت ئەبنەوە نێڵن ئەو 5,000 بکەی بەخێر. باشە ئێمە وا ئەزانین بەس ئەم عالەمی بینراوەی خۆمان شتە عالەمێکی نەبینراو هەیە دژمنمان زۆرە لەو عالەمە نەبینراوە. ئەی بۆچی ئەمام زیکرا ناکەین بۆچی مەسوولەتی بەیانێنی ئێواران خوێنین بۆچی ئەم هەموو تەکید دەکراوەتەوە لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم 3 جار قل والله 3 جار قل أعوذ برب الفلق 3 جار قل أعوذ برب الناس آية الكرسي کۆتایی سوورەتی بەقەرە باشە ئەو هەموو شتانێک لە مەسوولەتە هەن ئەمانە لە ڕاستیە بۆ ئەوەیە ئەو شەیتانەمان زمانی بدورێت. ئێمە بۆچی ڕەمەزانمانەوە پێخۆشە لەبەرەوەی شەیتانان بۆ کۆتوبەند بکە بەڕاستی بەڵام ئەم حاڵەتە جزئێکیشی ئەمەیە کە بەڕاستی ئێمە وەک بەندە بڕۆینە بەردەمی خوا کە دوعاکەین. ئاخر من زۆر کەس بەڕاستی لە برادران لە دۆستان لە هینە ناسم ئەو دوعایی ئەو ئەیکا دوعا نییە هەر ئەتوانین بڵێن کەلیمەکان دوعان نە ئوسلوبی دانیشتنی دوعایە نە جۆری دەربڕینی تعبیرەکانی دوعایە نە جۆری ئەو ئەتوانم بڵێم ئەداکردنەی کە داوایەکە دوعایە ئەمانە هەمووی مهمە مرۆڤ بزانێت چۆن دوعاکە
مثلا پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن دوعای کرد حەدیثمان هەیە ئەفەرمێکی ڕۆژی دووشەممە دوانیوەڕۆکەی دەستنوێژی گرت و ڕۆشت 2 ڕەکات نوێژی کرد پاش ئەوە لە خوای گەورە پاڕایەوە هەتا عەسر هێشتا هیچ نییە ڕۆژی سێشەمە یعنی ڕۆژی دوایەوە ڕۆشت دەستنوێژی گرت و دوای نیوەڕۆ 2 ڕەکات نوێژی کرد دیسان دەستی کرد بە پاڕان و هەتا عەسر دەسان جارە هێشتا هیچ نییە ئەمە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم خاتم النبيين سيد الأنبياء سيد البشر روجي سيها رحمة للعالمين باشا بشاهدي خوا رحمة للعالمين قالوا زور ميما روجي سيهم روجي شوارشما دزنيجي قرت 2 ركعات نيجي قرت باشا ودستي كردو ببارانا وحتى وكو باني عسري فرمو انجاروي مباركي كرايا باشا او صحابي ما حد يسافر افرمي ديار بو دعاء كي يجيرابو سيروج لسريك لني ورو تا عسر ما شاء الله سيدي بيغمر موسى بكا چل دانا صال لخواي گورا باريتو وخواي گورا فرعوني لكل كاتو موسى كيه بيغمبره اولو العزم لنا 124,000 بيغمبره 5 بيغمبر مان هن اولو العزم يك دانيان كيه موسى چەند ساڵ پاراوەتەوە لەخوا 40 دانە ساڵ پاراوەتەوە لەخوا تا بۆچی بۆ یەک دوعا بۆی فێرعون لە کۆڵ موسا بکرێتەوە لە کۆڵ خەڵکی مصر بکرێتەوە اینجا خۆی گەورە دوعاکەی قبول کردەوە خۆتان سەیری قورئان بکەن پێغەمبەر ئیبراهیم کاتی دوعای کرد ئیسماعیل لەدایک ببێت چەند ساڵی پێچوو پێغەمبەر زەکەریا کاتی دوعای کرد کە کەسێک ببێتە نوێنەری گێڕانەوەی ئەم دینە لە دوای ئەم نەک ئیسماعیلی بۆ خۆی نەویستوە پێغەمبەر ئیبراهیم بۆ ئەوەی دینەکەی نەفەوتێ یعقوب بۆ یوسف یعقوب بە هەمان شێوە بۆ یوسف ئیبراهیم بۆ ئیسماعیل پێغەمبەر زەکەریا کە داوای کردەوە بوو بۆ یەحیا بۆ عیسا خۆی بێتە بۆ عیسای کرد چونکە ئەوەی کە دروست بوو لە عیسا دروست بوو خۆی بنەماڵێکن لەوێ سێ پێغەمبەری تایە پێغەمبەر زەکەریا و پێغەمبەر یەحیا و پێغەمبەر عیسا بەس ئەوەی بە عیسا کرا بە هیچ کەمیان نەکرا باشە ئەو فەزل چونکە ئەوەش فەزلێکە ئەبێ خوای گەورە خۆی بیدات با پێغەمبەریش بیت جاری وایە ئەو دوعایی لە یەحیا قبول ئەکرێ جاری وایە لە پێغەمبەر زەکەریا قبول ناکرێ ئەو دوعایی لە یوسف قبول ئەکرێ جاری وایە لە یعقوب پێغەمبەر قبول ناکرێ ئەمە مەکانەتێکە بێ خوا بداتێ بە ئاسانینی دەست ناکەوێت ئەم حاڵەتانە بەڕاستی ئەمەیە خۆی لە ئەسڵیشە دوعا بێتە سەر بۆچی ئەکرێ دوعا بۆ بەهەشت دەکرێت دنیا بە گشتی حاڵەتێکە ئەڕوات چ باش بێ چ خراپ بێ پاشا بە گەدا بە فەقیر بە هەژار بە ژن بە پیاوە بە دەوڵەمە هەرچی بێت ئەم چوار ڕۆژەی تەواو بێتەوە ڕوا ئەسڵی دوعا بۆ بەهەشتە دەی خوای گەورە خۆی لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە باسیەکە ئەفەرمێ چی ئەلا إن سلعة الله الغالية ألا إن سلعة الله الجنة بەهەشت سعرەکەی گرانە آخر خوای گەورە بێت ئەمیشە بڕۆین سەر ئەوە بۆ دنیا باڵە مێشولەیە بەڵام بۆ بەهەشت سلعة الغالية كواتا أبي زور مهم توبتو إن دعابكي وزور أبي بردوان بلا سري إن الله يحب الملححين عن الدعاء أسأل من حالتي خمانا كسي دوجا اشتيك من بيقول بيمان بي باسبين بيكا بسي بلا ما هو لزقي بيكا بشوار والله زور يا ساجا بيكا ببنجي أبي أمشي أنا بجي بلا من بجي يلم يعني حالتك كمان واعي والله خوي قروانية ملححين عن الدعاء خوشين یەک جار مەڵێ خوایە بەهەشتم بەرێ یەک جار مەڵێ خوایگەن کرێشین و با خانوویەکمەوە تەرتیبە یەک جار مەڵێ ها ئێس حالی نەمەی زەین عەبدین کە خوێنمانەوە ئەفەرمێن 100 جار بیڵێرەوە من لە ژیانی خۆشمە ئەم بەندە ڕوڕەشە با لێرە ئەمە اعترافە بکەم تا ئێستا بیرم نایە یەک دوعام کرد بێت خوای گەورە قبوڵی کرد بێت بە یەک جار قەت ئەم شتە نییە لەوانی بڕۆیتە ژیانی پێغەمبەران و سەدیقین و شوهەدا و ساڵحین هەروە بێت ئێمە لە میراتی ئەوانەوە توانین ئەم شتانە وەرگرین سوود لە تەجربە و ژیانی ئەوان وەرگرین بە حەقیقەت تۆ ئەبێ چۆن بیکەیت ئەمە بسەلمین لێ دوعاکەدا بسم الله الرحمن الرحيم إذن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم أستغفر الله العظيم الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه أمانة جاري همي ضرورة بناوي خواك ضرورة سباس وستايشكي خواك ورا ضرورة صلوات دان لسبي غمر صلى الله عليه وسلم ضرورة أستغفر الله كردن ضرورة أمانات كجاري أما أساسيات بو بداية شو بوكو تعيش إن جاء لو بين دعاء كتبك إن جاء
لە دوعاکە هەمیشە ئەو شتانە بیر خۆت بهێنەرەوە سوپاسی خوای گەورەی لەسەر بکە کە خوای گەورە لە ڕابردووە پێی بەخشیوی خوایەکیان سوپاس بۆ تۆ لەسەر هەموو ئەو نیعمەتانی کە لە ئەوڵی ژیانەوە هەتا ئێستا پێت بەخشیوم خوایەکیان تۆ نیعمەتی فڵانت پێبەخشیم تۆ نیعمەتی فیسارت پێبەخشیم تۆ ڕەحمەتت پێکردم لە فڵان شتە تۆ خێرت پێکردم لە فڵان شتە خوایە تۆ دەوڵەمەندیت و من هەژارم تۆ خوایت و من عەبدم خوایە تۆ دەسەڵاتداریت و من بێدەسەڵاتم خوایە تۆ گەورەیت و من بچووکم خوایە تۆ خوایت و من بەندەی تۆم اللهم إني عبدك ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك تاكوتاي اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا أبي أم حالة أنا كل حديث كان في غمرة صلى الله عليه وسلم تأكيدي لك راوتو قوري خواب سلبينا اعترافي بيبك بطواوتي بيلي بطاوتي داني بيابني حتى جوري دانيش نكد هول بدا براسي بقاتو كشخي وبهين ودامنيشا جليكي درويشانه لبركه با پێتەوە دیار بێ یعنی ئەم حاڵەتت با هەبێ ئەوکو عەرزیشم کردی دەستنوێش و دووڕەکات نوێژەکەش لە پێش کرد بێت ئەم حاڵەتە نەبێ ئێستا من چەندین کەس ئەبینم لە مزگەوتە دوعاکەن دەستی ئاوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە دەستی بەرز کردو عەباکە لەسەر شانی کەوتەتە خوارەوە چەندین سەحابامە گێڕنەوە کە بنباڵی مبارەکی دەرکەوتووە باشە ئەو دڵی نایەت تۆزێ دەست بەرز کاتەوە ئاوایەکە لە کۆتایە تەواو آخر أما دعانية عزيزم أما أدبي دعانية تو لقل كسيكي هاوريتا تو وايد دابني قرزاري أجيب ولا هاوريك أجيب ولا دوستك أو خوا بيداوا أتبي داوي دفتر دولاري لبكي باشا شلون داوي ليكي براسي يعني شلون داوي بيجي لي بكوزان شلون داوي ليكي دي أما عبدي كوكو خوت أكريس بين إخوات كاريكي بس أنا بين دفتر دولاري نبي أصلا بهمي بيو بدفتري سيلا فري باشا هيك نمينين بحقه ئەوش بەندەیەکە وەکو ئێمە قابلی ئەوەیە مێشولێ پێوەی با قابلی ئەوەیە مار پێوەی با قابلی ئەوەیە بە یەک دەنکەش قارتە ئاگر بەربێتە ماڵەکەی هیچی نەمێنێ باڵە عادی وەرە ئاگر بەرە بەر ماڵی خۆ ئابزان ئەتوانی نەوەڵە هەموو دنیا بێ بەگەڕ ئەتوانی یەک زەڕ بدا لە خوا یەک زەرە لە ماڵی خواکەوێ یەک زەرە لە خواکەوێ بەک یەک کون فەیەکون هەمووی دروستەکاتەوە هەمووی ئەهێنێتەوە ئەمەد لە بەرچاوە بێ خوا ئەوەندە گەورەیە ئێمە ئەوەندە بچووکین مێشولەیە دەتوانێت ژیانمان تاڵکە باشە بێکەممان زانی و ئیعترافمان بەم حاڵتانی خۆشمان کرد ئیعترافیشمان بە هەموو ئەو نیعمەتان جوگەجاری وایە خوای گەورە بۆچی دوعا قبوڵ ناکە بەشێکی ئەوەیە بەڕاستی خوای ئێمە بەندەین ئێمە چین ئێمە کەین بۆ قبولیکە بێتە سەرحەقت و ئەبێ ئیعتراف بۆ بکەی کاکاری من چیم تا خوا دوعام قبوڵکە من اعترافم کرد بەو زەلیلی و بەو هیچ و پوچی خۆم اعترافم کرد بەو گەورەی و خالقیتی و مرد گەورەی و مەزنی خوا ئەخر بێ ئەمە بڵین کاکە ئێمە جارێک چوونێتە بەر دەرگای خوا دوو جار چوونێتە بەر دەرگای خوا مرۆڤی وا هەیە عالم ماستاوشیانەی کە ئێستا لە بەردەمی دەسەڵاتدا شتیان بەرکەوتووە ئێمە وەسعی ئەمە وای لێ هاتووە باش ئێمە ناچینە بەر دەرگاکەیان بەڵام ئەوان کە چوون 24 ساعت بوون بە کاسەلێستی سەر سفرەخوانیەوەن اینجا لە بیرەنەوتێ بەرمیلێ نەوتیان بەرکەوتووە وانە لە ئەم هەموو پارەی ئەوان دزیویانە دەفتەرێکی بەرامان کەوتووە دەوەرە هەمان شت بهێنە بۆ ئێمەش بۆ بەردەمی خوا بزانین ئێمە چەندە لە بەردەم ماڵی خوا کەوتوین چەندە لە سوژدەی ئەوە ماوینێتەوە چەند جار لە سوژدا خەومان لێ کەوتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سەیدە حەدیثەکان کە بزانە چەند جار ئەوەندە لە شەو نوێژە ماوەتەوە لە سوژدا ماوەتەوە خەوی لێ کەوتووە باشە ینی گەیشتووەتە ئاستێک بە تەواوەتی هیلاک بووە چەند ئێمە بە پێوە ئەوەندە ڕاوەستین قورئان خوێنین بۆ ئەوەی بالفعل هەست بکەین قیام اللەیل ئەمە قیام الليل يعني أويك بالشوان نيوجكينك قل والله بخواني سو كوتاي بيني يعني بقرة بخوانا يعني آل عمران بخوانا يعني نساء مائدة بخوانا إما خوانين كرب ناخوانين آخر إما وكو بيغمرك يخوش ما ناكين إن جا ورجياني بيغمري خوان بخوانا بزان صلى الله عليه وسلم بزان شن جياني خوش بوا والله كذا ود ناخوازي بجياني أقبيت سر حقتي خوش جزراني لجياني دنيا تيجي ئەمەندە ناڕەحەتی چەشتووە ئەوەنە ناخۆشی چەشتووە ئەوەنە دەی باش بەڵام لە نەتیجا ئەم بۆ کۆتایی بووە بە کەسێک بۆ بە زاتێک حەشر لە ئادەمەوە هەتا خاتەم هەر هەمووی چاوەڕوانی ئەوە ئەکەن خوای گەورە حەشر دەست پێ بکە لێپرسینەوە دەست پێ بکە ئەگەر بۆ جەهەنەمیش خەڵک بنێرێ ڕازین بەس بە مەرجێ لەم گەرمایی مەحشەرە نەجاتیان بێت یەک نەفەر نییە ڕووی هەبێت ئیزنی هەبێت داوا بکات خوایە حەشر دەست پێ بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم داواکە وە خوای گەورەش پێ فەرمێ ئەی بەندەی خۆم
سەربەرز بکەرەوە داوای هەرچی بکەیت بۆ جێبەجێ یەکەم ئەمە مەکانەتە جاری وایە ئەمە دوعا هەر بۆ وەکین خوای سیارمان بێت خوای خانومان خوای ئەومان خۆ ئیدە کاکە واز لەوانەی بێنە بڵێ خوای ڕەزامەندی خۆتم بەرێ بڵێ خوای ڕەحمەتی خۆتم بەرێ بڵێ خوای میهرەبانی خۆتم بەرێ بڵێ خوای جوزئێک لەوە ڕەحمەتە للعالمینی پێغەمبەریش بە من آخر بەڕاستی خۆ ئێمە ئەوەندە مادی گەری بووین بەهۆی ئەم وەزعی کە ئێستێتیایە ئەژین یعنی ژیانمان داغان بووە وامان لێ هاتووانە بەرچاو برسی بووین خوای گەورە هەموو شتێکمان باتێ هەر ئەڵێنشی هەڵ خوای ئەومان بەر هەر تێر نابین بەرچاو هین نابین بەرچاو تێر نابین بەرچاو برسی بووین ئەمە ئەسلی کێشەکەی ئێمەیە جاری وایە خوای گەورە زۆر شتی پێداوین باشە بەڵام بەخۆمان نازانین بەشێکیشی خەتای ئەوەیە دوعامان قبول نابێ خوای گەورە پێشتر دوعامان کردووە قبولی کردووە بۆی کردوین سوپاسمان نەکردووە خۆی مامۆستا هەر لەسەر قسەکەی جەنابەت بەڕاستی نەئەمانەوەی قسەی خورافی بەڕاستی بە بینەران بڵین وەکو بە جەنابەت لەو ئەدەبیاتە تێبگەین یعنی لە 30 سانیا شتێکت بۆ بکەڕمەوە هەر ساڵی پار 2022 جادەی مانگێک زۆربەی جادەکان بەستی هاوڕێک ماوتی هاوڕێکم ئۆتۆمۆبیلی کڕی بوو لە سلێمانی بچێتەوە دەرەوەی شار بەرەو ئاڕاستی هەڵەبژەی شەی تر دڵی زۆر پێخۆش بوو بە ئۆتۆمۆبیلەکە شەو ئەپارەتی خوایە وەڵای ئەگەر باوکم هەی بووە قەرزەکەی بۆ یامەوە بەشکم تۆ شتێکم بۆ بکەی هەنی هەستمەکە زۆر بە یەقینەوە لە خوای گەورە ئەپارێتەوە ئەڵێ منیش یعنی ئەمزانی شەڵا خوای گەورە شتێکی بۆ بکە گوناح و دڵی پێخۆش و یەکەم جارێتی ئۆتۆمۆبیلەکە ئۆتۆمانە بەیانی زووتیم لەبێ بچمەوە فریا ئیشەکەم بکەم ئەڵێ بەیانی زۆر سانسیەکەم تایە ئۆتۆمۆبیلەکەی پەنچەر بووە خوایەتی خوا من دوعام کرد قەرزەکەم بیتەوە تایە ئۆتۆمۆبیلەکەم بۆچی پەنچەر بووە هەوای کەم بوو وڵێ تا هەوامان تێکرد فیلیا ئیشی ناکرد تەلەفۆن بۆ ئەم بۆ بەیانە زۆر خەڵکمان دەستاکەی سەری پاتریەکەی ساردوو بوو جەوەکە چڕ بووەوە شل بوو تنمان کردەوە و حاصل کاتژمێرێک دواکەوت کاک دانیێل بەڕێکەوت بەرەو هەڵەبجە ئەڵێ ئیتر ئەو ڕۆژتەوە میش هاتەوە ماڵەوە لە ماڵی ئێمە بڵێ دوای تۆزێک یعنی گەر بڵێم نوی سەعاتێکەوە تەلەفۆنی بەکەسێکم ئەگری وتم یا ئەڵڵا چی بوو بێ ئەڵێ وتی وەڵڵاهی لەو جادەی من قەرارە بڕۆمەوە ینی ڕەنگە من زۆربەی خەڵک و نیبەنانەشی بینی بێ سە شایەدیەوە بدەن وتی زیاد لە 10 بۆ 15 ئۆتۆمۆبیل لەو جادەیە کە پێش من هاتوون لەبەرەوەی جادەکە بەستوێتی یا وەرگەڕاون یا لایەن داوا یەکێشایانە بە یەکە بەس کەمبوونەوەی تای سیارەکە ئۆتۆمۆبیلەکەم و شلبوونی سەری پاترێکە منی لە زەحمەتە نەجادا ئێوتم کاکە سواز بەخوا هەموو بۆڵە چی بخوا دوعاکانی گیراکە وتی لەوە خۆشتر وتم چی وتی ئۆتۆمۆبیلێک یەکێک لە ئۆتۆمۆبیلە گران بەهاکان ماڵ و مناڵی پێوە لا یاوە لە جادەکە سەلامەدوتی لە خۆشیە دەفترێک پارێنەوە ئەوە دابەشەکڵێ لە ڕێی خوا کە من مناڵەکانم سەلامەت وەرنەگراوە من دەوە ڕقم بەرکەوتووە یعنی زۆر جار پەلەمانە مامۆستا یان ڕەنگە ئەوەندە ناشکری بکەین لەویا فریای ئەو ڕەحمەتە نەکەین کە خوا بۆی داناوین جا پێم خۆش هەر لەسەر شەوانی قەدر خامەد ڕەنگینە من نەزانم جەنابەت قەڵەمەکەت جوانە ئەگەر بۆی بینەرانیشمان تۆزێک بچنە حاڵەتێکی ئارامی دەرونی زیاترەوە خامەیەکی خۆشت حاضر بێ بۆ ماڵ خوێنیتەوە سپاس دەکەین مامۆستا ألفتي محراب لعصياني عمري حزين سفيري آيتي حالبوم لتهليلي رمزان قسني عشقي نال نالبوم غريبي خمأكم أمرو فرميس ألفتي شاوانا حياتي جوهري كوسر رجو محرابي إيمانا مزقوتي حق ناڵەی دەروێش گومەزی نوری تەسبیحە کریستاڵی ئەم شعلەیە قەدری بەدر و تراویحە خەتای ئەم هەموو ئوممەتە بەچی ئەبێتە مەکسیڕون غەیری غوفرانی تۆ نەبێ خاوەن نیمکەتی عەرشی بوون منبەری دڵ سوتانی گوڵ پەپولەی ڕۆحی میوانە عابرێکی ئەم گوزەرەم سوکناکەشم ڕەمەزانە سرور خەمی گوناهیەتی غفران وەک لێزمە ئەبارێ دەنگی دەف و جۆشی دەروێش ئەوە یاقوت دێتە خوارێ خەرامانی ئەم غفرانە چه بەهاری تەمەنێکە شکرانەم تەنها بۆ تۆیە مانگم بەحری ڕەحمەتێکە شکرانەم تەنها بۆ تۆیە مانگم بەحری ڕەحمەتێکە شتێکم بینێت لە سەگاندا شتێکم بیکەوتەوە دایک عایشە ڕزای خۆی لێ بە پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم دەفەرمێت لەم شەوانەدا چ شتێک زۆر بڵێمیان چ شتێک زیاتر گرنگی پێ بدەم پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم فەرمێت زۆر ئەو دوعای بکە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يعني الله زۆر بیڵێرەوە دیارە لە قسەکەی بەڕێستە ئەڵێ پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم زۆر بیڵێرەوە ینی ئەمە زۆر دووبارە بکەرەوە تاکید کردن ئەم تکرارە لە ڕاستیە حاڵەتێکە
ئێمە وەکو بەشی یعلام قبل بەڕێزیش سپۆری مامۆسای زانکۆ و ڕاگەان هەیە ئەوەش هەبێ خزمەتکاردانم قوربان مامۆسای گەورەی ئەو تکرارە زۆر من لەو ماوەی پێشەوە بەحسێکم لەسەر تکرار چی لە مرۆڤەکات طبعا بە عەرەبی پندێک هەیە لەسەری کە دووبارەکردنەوە ئەوەندە شدوتنەوە وا ئەکات خەڵکێکی زۆر نەزان سەبارەت بەوە ئەکرێ فێری ببن خۆی هەرچیەک لە ژیانە تۆ ئەتەوێت کەسێک فێرکەی پێڵێکی ئەڵێ بڕۆ تکراری کردەوە تۆ هەر لە مناڵێک ئەتەوێت فێری ئەلفوبەیەکی هەر بەوە بە وانانەی کە پێڵیت ئەو دووبارەیە کاتەوە فێرە بێت هەمووان قورئان بەچی فێربووین لە مزگەوتانە من خوێندووە دانێنیشی لە خزمەت مامۆسایە کە کۆمەڵێک کەس بووین مامۆسا خوێندوویت ئەوەی پاڵەوە خوێنێ ئەوەی پاڵەوە خوێنێ ئەوەی پاڵەوە خوێنێ بەو شێوە یەتە سەرەی من منیژێ خوێن ئەویشەی خوێنەوە یەک دەرس 5 ئاەتە 20 جار وتراوەتەوە دوای خۆشمان نۆڕن لە ماڵەوەی خوێنینەوە دوایی اینجا ئێمەش ئەیڵێنەوە بە خەڵکیتر دەی وای داوای لێسەیە کە قورئانەکە دێتە بەرمان کاتی خۆی مامۆسای مزگەوتەکەمان باسیە کرد فەرمی قەسەم بەخوا جارێک من دانێنیشتم بۆ ئەوەی قورئان لەبەر بکەم بەڵام ئەوەندە تیکرارم کردووەتەوە خەریکە وای لێ دێت هەموو قورئانم لەبەرە بەس بە تیکرار باشە ئێستا سەیریکە ئەو خەڵکە بەچی تووشی حاڵەتی خراپە بوون و هەندێک گوناهیان بەلاوەی ئاعتیادی بووە وەکو کوشتن ئاکاتن لێیە کوشتن ئێستا چەند طەبیعی بووە کوشتن سامی نەماوە بۆ سەیری یاری ئەەکەی پڕە لە کوشتن گەیمینگەکانی ئینتەرنێت و کۆمپیوتەر هەمووی ئەوانن وانە سەیری فیلم ئەەکەی درامای فارسی عەرەبی تورکی ئینگلیزی دار بەرد هەرچیەک سەیرەکەی پڕە لە کوشتن پڕە لە ئەو جۆرە هینانە وای لێ هاتووە ئەم تیکرارە بووە بە حاڵەتی طەبیعی شتەکە تەطبیعەکە لەلای تۆ و تۆش توانیە ئەو شتە بکەیت ئەم حاڵەت بیگۆڕە لە بری ئەوەی سەیری ئەو شتە خراپانە ئەەکەی بەلاتەوە ئەوەندە تیکرارەکەیتنەوە ئاعتیادیە بێ بەلاتەوە وەرە بیکە بەشتی باشە ئینجا بزانە ڕۆحت چۆن ئەفڕێ وەرە لە بری ئەوە دانیشەوە کۆی حەدیثێک جەنابە دەفەرمی کە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە پێغەمبەری وت صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەگەر شەوی قەدر هاتە پێشەوە من خەریکی عیبادەت بووم چ شتێک چ دوعایەک بکەم باشترینە پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا يعني لروايتك اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا بهذه روايتك هي هردوكي صحيحة باشا دەی ئەمە چەند جارێک بڵێرەوە چەند جار بیڵێمەوەی پێغەمبەری خوا بێتە سەر حەقەت ئێمە بێ سەیری ژیانی پێغەمبەر بکەین ئێستا بەپێی ئەو حەدیثەی تر بێت دووشەمە لە نیوەڕۆوە بۆ عەسر سێشەمە لە نیوەڕۆوە بۆ عەسر چوارشەمە لە نیوەڕۆوە بۆ عەسر ئینجا چاوت گەش ئەبێتەوە دڵت ئەکرێتەوە و دوعا قبول کەواتە ئێمە لە ئێستاوە لە ڕاستیە دابنین هەتاوەکو پاشێو ئادی بە ئەمە 100 جار بڵێن با 200 جار بیلین با 1000 جار بیلین با 2000 جار بیلین تا بزانی بەرهەمی هەیە نیەتی هەرچەندە بەڕاستی ژیانی مسلمانە مشمان لەبیر نەچێت ناوەڕۆکیم حەدیثەوەیە کە خوای گەورە لێمان خۆش بێت وانە خوای گەورە خۆی عەفوە عەفوشی خۆشە بێت دەی خوای گیان بەو بۆنەیەوە ئێمەش عەفوکە باشە ئەگەر خوای گەورە ئەمەمان بۆ بکە ئەوە شتێکە لە لای خۆیتی خۆی من نایبینین لەبەرەوە ئێمە هەر ئەبێ بەردەوام لەو تیکرارا بژین هەموو ڕەمەزانەی هەر بیڵین ڕۆژانە 70 جار یان 100 جار ئەستەغفرڵڵا بکەین ئەگەر لەم ڕەمەزانە بتوانین بیکەین بە 1000 جار ئەوە نور عەلا نورە چونکە من هەمیشە ئەم شتانە وا لێگەدەمەوە بۆ پێغەمبەر ئەستەغفرڵڵا ڕۆژانە 70 جار بۆ 100 جار باش بۆ طەبیعی بووە دێ ئاخر بۆ من ناگەم بە پێڵاوەکانی ئەوە 70 جار و 100 جار کەمە بۆیە ئەیکەم بە 700 جار و بە 1000 جار بەڵکو خوای گەورە لێم قبول بکە ان شاء الله لەبەرەوە ئەو تیکرارانە بەڕاستی بەو شێوەیە هینە بێت یعنی وای لێ دێت کە خوای گەورە لێمانی وەرگێت چونکە ئیسپاتی تقریبا ئەو حاڵەتە بەسەرا دێت کە ئێمە بەندەین وەخوا خوایە ماوەسەیان دەرفەتمان نەماوە ئەگەر وتەیەکی دیکەت ما بێت پێمان خۆشە بچین لای بەشێکی دیکە ئەو شتانی کە ئامادەت کردویتە دوعایە هەر شتێکە بێ ئەگەر پێما بێ مامۆسا لە دوعایە هەم خامەی ڕەنگینەوە هەم ئەرشیفی پڕە لەو بەشەکەمەی مامان ئەگەر پەیامە کتێبێ بە کۆتاییەوە بە دوعایەک دواتر کاکتانیا بەنامەکەی دواتر لێرە تەواوین و وتاری مامۆستایەکمان هێر سەبارەت بەشەی قەدر شەوانی قەدر شەڵای مەشفریای مزگەوتکەوی بینەرانی ئازیزمان ئاگادارەکەینەوە تا 12 لەگەڵیان مامۆستا 5 خولەکمان هەیە و 5 خولەکە بەڕێزت شەڵا بە تەوابوونی دوعاکانی بەڕێزی شتێمە چینە لای مامۆستایان یانی پێما مامۆستا عەبدولحەمید بەرزنجی ئینشاءالله شەڵا شەوانی قەدر بە زین و ڕاگیراوە ئێمەش شەڵا بەشێک لەو دیمەنانە ئەگوازینەوە و بۆی خۆشمان بەشێک لە عیبادەتەکانی شەڵا جێبەجێ بکەین لەگەڵ هاوکارم کاک دانیان نورەدین
خۆشحاڵ بین بە میوانداری زۆر ڕێز مامۆستا عادل شاسواری مامۆستای زانکۆ و هەروەها بانخواست کە لەم تۆرەیە لەگەڵمان بوو بە دوعا خۆشەکانی ئەو ئێمە بڕگەیە کۆتایی پێێت و لەگەڵ مامۆستا عەبدولحەمید لە مزگەوتی مامۆستا عەبدولحەمید ان شاء الله بینەرانی عزیزیش لە دوعای خێر بێ بەشمان نەکەم دوعای خێریش بۆ ئێمە بکەن ان شاء الله تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵا زانمان فەرموو سعادت ئەی خۆی گەورە و میهرەبان داوای خۆشەویستیت ئەەکەم هیوادارم خۆشت بوێم وە خۆشەویستی ئەوە بخەیتە دڵمەوە کە خۆشت ئەوێت وە خۆشەویستی ئەو کار و کردار و گفتارە بخەیتە دڵمەوە کە نزیکم ئەکاتەوە لە خۆشەویستی تۆ ئەی پەروەردگارم خۆشەویستی خۆت لە دڵمدا ئەوەندە زۆر و زیاد بکەی سەرڕێژ بکە لە خۆشەویستی خۆم و ماڵ و حاڵ و بنەماڵە و هەموو کەسێکم وە لە خۆشەویستیم بۆ ئاوی سارد لە گەرمایەکی بەتینی تاوساندا خۆی گەورە و میهرەبان خۆشەویستم کە لە لای خۆت و لە لای فریشتەکان و لە لای پێغەمبەران و لە لای سەرجەم بەندە چاکەکانی خۆت ئازیزی من خوایە گیان دڵم بە خۆشەویستی خۆت زیندوو بکەرەوە بمگێڕە لەوانەی بێ ئەندازە تۆیان خۆشەوێت ئیلاهی ئەی میهرەبانەکەم بمگێڕە لەوانەی بە هەموو دڵ و دەرونیانەوە خۆشیانەوێت بە هەموو توانایانەوە هەوڵ بۆ ڕەزامەندیت ئەدەن تاقانەکەم خوایە گیان بمگێڕە لەوانەی کە هەموو خۆشەویستیان تەنها بۆ تۆیە و هەموو هەوڵ و تێکۆشانیان بۆ ڕەزامەندی تۆیە خوایە گیان تو گەورەی ناوی خۆت تو گەورەی ناوە جوان و مبارەکەکانی خۆت خوایە گیان دوورمان خەرەوە لە ڕیا بمان پارێزە لە هەموو دەرد و بەڵایەکی ناودین و ئیمانمان بمان پارێزە لە هەموو دەرد و بەڵایەکی دنیامان بمان پارێزە لە هەموو دەرد و بەڵایەکی قیامەتمان خوایە تۆ خۆت دروستت کردوین ئێمە بەندەی زەعیف و لاوازی تۆین تۆ خوایەکی گەورە و میهرەبان و بەدەسەڵاتی ئێمە بەندەی لاوازی خوایەکیان تۆ خۆت چەند جار لە قورئاندا تەئکیدت کردووەتەوە کە ئێمە زەعیفین لاوازین تۆش خوایەکی دەوڵەمەند و میهرەبان و بەدەسەڵات و گەورەی لێت ئەپاڕۆینەوە لە بچووکی خۆمانەوە بۆ گەورەی تۆ سکاڵات لەلا ئەەکەین خوایە ئەگەر تۆ ڕەحممان پێ نەکەیت ئێمە فەوتاوین ئێمە لێبووینە خوایە لێت ئەپاڕێینەوە بمان خەیتە ڕیزی ئازادکراوانی مانگی ڕەمەزانی پیرۆز وا لە کۆتایی ئەم مانگە مبارەکە داین خوایە گیان لە شەوەکانی قەدری کۆتایی ئەم ڕەمەزانە داین خوایە قەدرمان لێ بنێ خوایە ڕێزمان لێ بنێ خوایە عیبادەتەکان مەگێڕەرەوە بۆمان خوایە گیان مەیدەرەوە بەسەر و چاومان ئێمە ئەو عیبادەتانی کردومانە هەر چیەک هەبن دڵۆ پێکن لە دەریای ئەو هەموو بەندانەی کە عیبادەت بۆ تۆ ئەکەن ئەو هەموو فریشتە و ئەو هەموو دروستکرا و بەدیهێنراوانەی خۆت ئێمە هەر هیچ نین خوایەکیان لە چاوانە لێت ئەپاڕێنەوە بۆ تۆمان کردووە قەسەم بە زاتی گەورەی تۆ بۆ تۆمان کردووە خوایە ئەگەر تۆ لێمان قبول نەکەی بۆ هیچ شوێنێکی تر لە هیچ بازارێکی تردا ئەمانە ناخوا خوایە لێمان وەرگرە خوایە مەیدەرەوە بەسەرمانە خوایە بمان خەرە ڕیزی ئازادکراوانی ئەم مانگە مبارەکەوە خوایە ڕەحممان پێ بکە لە دنیا و لە قیامەتدا ڕەحم کە بە خۆمان و بە مناڵ و بە دایک و باوکمان لێمان خۆش بە ڕەحم کە بە میلەتەکەمان ڕەحم کە بەم گەلەستەم دیدەی میلەتی کووردا خوایە دەرویەکی خێرت کردوێتەوە بە یەک جاری خوایە گەنە و دەروە بەرفراوان بکەیت و بێتە هۆکارێک بۆ گۆڕانکاریەکی گەورە لە ژیانماندا و ئیتر ئەو ناسۆر و ناڕەحەتیانی کە تاوەکی ئێستا چەشتومانە کۆتەیان پێ بێ خوایە ڕەحممان پێ بکە خوایە بەرەو جەژن ئەڕۆین و ئەم جەژنەمان لێ مبارەکە خوایە تەمەنمان پڕ بەرەکەتکە خوایە عیبادەتمان لێ قبولکە خوایە گیان ڕۆژ و نوێژ و عیبادەتی تۆ هەرچەندە کەم و کوڕ و نوقسانیش بێت بەڵام لە بەندەی لاواز هەر ئەوە چاوەڕێ ئەکرێ وە لە خوایەکی گەورە و بەرفراوان و میهرەبانی وەکو تۆش هەموو شتێکی چاک و هەموو شتێکی باش داوا ئەکرێ خوایە هەرچی شتێکی باش پێغەمبەرە ئازیزەکەت بەندە ساڵحەکانی تۆ داوایان کردووە لە تۆ ئێمەش داوات لێکەین خوایە داوات لێکەین هەموویمان پێ ببەخشە لە هەموو شتێکی باش چ بۆ دنیا چ بۆ قیامەت آمين آمين يا أرحم الراحمين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين